سەردانی هەر سوچێکی شارەکە بکەی دیمەنێکی جوانت پێش چاو دەکەوێت. شوێنەوارەکان و خانووە کەلەپورەکان هۆکارن بۆ نیشاندانی ئەو جوانیی کفری. باخەکەی مامسابیر بۆتە شوێنێک لەو شوێنانەی کە گەشتیاری ناوخۆ و دەرەوەی کوردستان سەردانی دەکەن. محەممەد خۆبەخشانە خزمەت بە کۆترەکانی ناو باخەکە دەکات و پارێزگاری لەمانەوەیان دەکات. دیمەنی پێش باخەکە هێندەی تر سەرنجی هەمووانی ڕاکێشاوە. ئەمرە ساڵ و نیوەکە کریا سۆ باخچەی مامسابیرە بڕێک کۆترمان تیای بەخێ و کردە بۆ جوانی شارەکە. خەڵک لە گشت شوێنێکۆ تێ بۆی سەیریەکە دانشن بۆ خۆیان سەیریەکەن وەڕۆن. شوێنێکی گەشت و گوزارە خەڵک تێ بۆ خۆی سەیریەکە. خەڵک زۆر لە شارەکانی چۆتێن. ئەو ڕۆژە جەماعەتی هاتوون خەڵک دەربێنی خان بوون، جەماعەتی هاتوون خەڵک سەنگاو بوون، وتی خەڵک دێهاتەکان لای سەنگاوین. شوێنەوار و خانووە کەلەپوریەکان وا وردە وردە حکوومەت و خەڵکی نۆژەنیان دەکەنەوە. ئەوە شوای کردووە ژماری گەشتیار بۆ شارەکە زیاد بکات. لەگەڵ نۆژەنکردنەوەی چەند شوێنەوارێک چەندینی دیکە هەیە کە مەترسی لە ناوچوونیان لەسرە گەر بە زووی کار بۆ پاراستنیان نەکرێت. کفری بێتە ناوەندێکی گەشتیاری و شوێنەواری لەبەر ئەوەی چەندین شوێنەواری تایە وەکو قەیسەری کفری، گەرمای پاشا، سەرای کفری، تەپەی قەرۆغڵان، یعنی هەموو گەڕەکەکان لە گەڕەکانی باوەشاسوار هەمووی کون و کوچبنێکی ئەم شارە پڕە لە شوێنوار و خانووی کەلەپوری کە تەمەنی زیاتر لە 100 ساڵ بۆ 250 ساڵ پێش ئێستایە. وڵای ئێمە لە شوێنواری کفری ڕۆژانە گەشتیار لە هەموو ناوچەکان و تەنانەت لە دەرەوەی وڵاتیش سەردانی ئەم شوێنەوارەکە بە تایبەت سەرای کفری و شوێنەوارەکانی تر. مۆزەخانەی کەلتوری شارە هەرچی کەرەسەی کۆنی بەکارهاتووی سەردەمانی زوو هەیە مامۆستا سۆران کۆی کردوێتەوە. هەرگەشتێک سەردانی مۆزەخانەکە بکاتەوە یەکسەر ئەو زانیارەی دەست دەکەوێت لەبارەی مێژووی کفری. ئەوەی گرنگە بۆ کفری بکرێت بۆی گەشتیارێکی زیاتر ڕووکاتە ئەم شارە ئاوردانەوەی جددیە لە تەواوی ئاسەوارەکانی کفری، چکە ئەو گەشتیارانەی کە دێن سەرسامن بە ئاسەوارەکانی ئەم شارە و ئێمە مانانیش کە خاوەنی ئەو شوێنانین و خاوەنددارێتی لەو شوێنانە ئەەکەین کۆنتاکتی باشمان دروست کردووە لەگەڵ ئەو ڕێکخراوە گەشتیاریانە و گروپە گەشتیاریانەی کە دێنە شارەکان و بۆ شاری کفری. لە ڕاستیە ئەمە دۆخێکی باشی گەشتیاری لەم شارە دروست کردووە. بە بڕۆی شوێنەوارناسان گەر ئاوڕی جددی لە کفری بدرێتەوە و شوێنەوارەکانی نۆژەم بکرێتەوە، ئەوە بۆ لە چەند ساڵی داهاتوودا شارەکە دەبێتە شارێکی گەشتیاری و لە تەواوی عێراق خەڵکی سەردانی دەکەن، چونکە بە گوتەی خۆیان ئەو شوێنەوار و خانووە کەلەپوریانەی لە کفریدا هەیە لە هیچ شوێنێکی عێراق بوونی نییە. دیار جەمال دەنگ ئەمریکا، کفری.